ناسیاتەکانە ئەوانەیە لە گێژ سەختترین ئەشکەنجەدا بیر و باڵی شۆرستێرانەی خۆیان ورناکەن. من ئەو دیلەم لە زیندانی تاریکە هاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوێم بە ناوازار هەڵقەی داری باریکە حافظنجی أبشريني هنقاوم حافظنجي أبشريني هنقاوم من أوديلم لا بشوري فولاوان آسوي هواي ياش مرقيز ويناكم آسوي هواي ياش مرقيز ويناكم. Bagrisun baruyase manusra bandi bandi aynamayı berlakam madami di zor beyalim la pişta dere golav pisarama bu khasım dere golav pisarama من أوديلم لا بشوري بولاوا آسوي واي ياش مرقيز ويناكم آسوي واي ياش مرقيز ويناكم. بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری شەو سێنەران پەیکەری شەو سێنەران ئەی وەڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری شەو سێنەران پەیکەری شەو سێنەران ئەی گزنگانی سەراسۆ و دەمکەلی ڕێگەی خەبار. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئەمەتان پێشکەش بێت. ئەمڕۆ چوارشەممە 23 سەرماوەزی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 14 دەسامبری 2022 زاینی بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستین. ئاگادارن لە ماوەی 3 مانگی ڕابردوودا و دوای کوژرانی ژینای جوانەمەرگ و دەستپێکردنی ئاخێزێکی جەماوەری لە ئێران و کوردستان تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەوڵی داوە ڕۆژانە لە ڕێگای بەرنامەی ڕاستەوخۆ و تایبەت بەم ناڕزایەتیانە ڕۆماڵی هەواڵ و ڕاپۆرت و گزارشەکانی ئێوە بکات کە بەدەست تەلەڤیزیۆنی کۆمەڵی دەگەین و هاوکات لێکدانەوەشی هەبێت لەسەر بارودۆخەکە. ئەوەی کە لەم ڕۆژانەیە دەیویستن
ترس و ڕعب و وەحشەتی کۆماری ئیسلامیە. نیگەرانیەکە کە کۆماری ئیسلامی بە نسبەت ناڕزایەتیەکان چ لە ناوخۆی وڵات و چ لە دەرەوەی وڵات سەراپای وجودی ئەو دەسەڵاتە دیکتاتۆری داگرتووە. هەر بۆیەکە لەو نیگەرانی و ترسە بۆتە هۆکار بۆ ئەوەی کە ڕۆژانە دەست باتە جەنایەت و توندوتیژی و ئیعدام کە زیندانی بکە بە دوواداچوون و تەنانەت نەهێڵن ئەوانشی کە لە ناو ناڕزایەتیەکان تا ئێستا بەشدار بوون و بریندار بوون برینەکانیان ساڕێژ بکرن. لەم ڕۆژانەدا دوای ئیعدامکردنی محسینی شکاری و مەجید ڕۆزای ڕەهنەوەرد لە مەشهەد چەندین حکمی ئیعدامی تر سەپێنراوە بەسەر چەند بەندکراو لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامی. دوێکە بە بنەماڵەی دوو برا بە ناوەکانی فەرهاد و فەرزادی تەهازادەیان ڕاگەیاندبوو کە ئەمڕۆ سەر لە بەیانی ئیعدامیانەکەن، بەڵام بە هۆی ئەو ناڕزایەتیە گشتی و چ لە ئاستی ناوخۆ و چ لە دەرەوەی وڵات ئەم جەنایەتەی کۆماری ئیسلامی فێرەن هەڵی سپاردبوو و بە جێگەی نەهێناوە. جگە لەوەش چەندین ئیعدامی تر یا ڕۆژانە سادریەکات یا بەجێهێنێت و یا تالیخیانەکات. لەسەر بارودۆخی ئەم ناڕزایەتی و ئەم قیام و شۆڕەشە لەسەر ئەو کاردانەوانەی کە کۆماری ئیسلامی بەرامبەر بەم ئاخێزە تا ئێستا گرتوێتە بەر و بدەیگرێتە بەر، لەسەر ئەوەی کە خەڵک دەبێت چ بکەن بەرامبەر بەم مۆزیەتەی کە ئێستا لە ئێران و کوردستانەیە، داوامان لە دوو خۆشەویست دوو هاوڕێی دێرین، هاوڕێیان کاک محەممەدی خاکی و هاوڕێ جعفەری ئەمینزادە کردووە کە بێن و لەم بەرنامە وەڵام بە چەند پرسیار کە بڕێکیان پرسیاری ئێوەی خۆشەویستن کە دەینێرن بۆ ئێمە و بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ئێمەش هەوڵەدەین بیخینە بەردەم کارناسانی جۆرە جۆر و وەڵامەکەی لەوان وەربگرینەوە. کاک جعفەری خۆشەویست سڵاو لێبێ و کاک محەممەد ئێوە شەروا، سپاس بەوەی کە قبوڵی زەحمەتان کرد و لەم بەرنامە بەشدار بوون ئەمڕۆ. کاک جعفەر لە خزمەتتان. سپاس بۆ ئێوەش کە ئەو فرسەتتان ڕەخسان و سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە کە ئەو بەرنامەیە دەبینن. کاک محەممەد سلااوتان ئەرز دەکەم ئەوکەگیان سلااوم هەیە بۆ کاک جعفەری خۆشەویست، هەروەها سلااوم هەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاستان دەکەم. سپاس دەکەم. با لە کاک جعفەرەوە دەست پێ بکەین. کاک جعفەر، ئێعترازات و مانگرتنەکان لە ماوەی 3 مانگی ڕابردوو هەتا ئێستا هەوراز و نشێوی بەخۆ بینیوە لە بازە ڕۆژانێکا زۆر بە شێوەیەکی بەرین و جەماوەری، هەم لەسەر شەقام و هەم بە شێوەی مانگرتن بەڕێوە چووە. کەم بووە، زۆر بووە، توندوتیژی بەرامبەر کەوتووەتەوانێت تەوای ئەمانە لە ماوەی 3 مانگی ڕابردووە ڕوویداوە. ئەمە خستەتی هەموو شۆڕەشێکە یا ئەمە تایبەت بە ئێرانە و حاصڵی ئەو تەوازنی قوایەیە یا ئەو هێزەیە کە لە بینی خەڵک و کۆمەڵانی خەڵک و دەسەڵاتە هەیە. هۆکارەکەی جەنابەت بۆ چیە گێڕێتەوە؟ پێم وایە هەمە توانین بڵێن تەبیعەتی هەموو شۆڕشێک و هەمە توانین بڵێن خصلەتی ئەم بزوتنەوەی ئەخیریشە. لەبەرەوە ئەزانین لە ئەوەڵەوە کە دەستی پێکرد شتەکان بە توندی نەبوو، وردە وردە تەوازنی هێز گۆڕا تا کاتێک کە تەوازنی هێز بە قازانجی خەڵک گۆڕا، وەسعەتەکەش هەر بەرەو پێشچوون چوو. ئەوانە لەبەر ئەوە جاری باشە ئەم بزوتنەوانە ئوفتی خیزی خۆیان هەیە بە دەلیلی درڕندەیی ئەو ڕژیمانەی کە لەسەر کارن، توندوتیژی، دیکتاتۆریات، گرتن، تەقەکردن، مەجموعەی ئەوانە ئەمە وەسعەتێکە کە لە هەر بزوتنەوە لە هەر زولمشێکی وایە لە هەر قیامێکی وایە ڕووەدا و ئەوانە جاری وایە خاڵک
بۆ 10 ساعات پاشەکشەیەکن، جاری وایە خەڵک بۆ 3 ڕۆژ پاشەکشەیەکن، جاری وایە بۆ هەفتەیە، بەڵام تەداومی بۆ تا ئێستا ئەم سێمانە بێ پسانەوە هەموو وەسعێتەکە ئازانین بە هەموو شێوەیەک هەوڵدرا کە ئەو بزوتنەوە نێڕم بچێتە پێشێ ئەوانە. ئەگەر ڕۆژێکیش کەمێک ساکت بوو بێ، ڕۆژی بعدی دووبارە دەستی پێکردێتەوە بە شێوەیەکی تونتر، خەڵک هاتوورەتە سەر شەقامەکان، خەڵک اعترازاتیان دەربڕیوە، بەڵام لە ئەوەزدا هەر ڕژیم بووە فشاری هێناوە بۆ خەڵک و خەڵکی گرتووە و حتا لەو ماوەدا خەڵکی ئەعدام کردووە و شکنجەی کردوون و تهدیدی کردوون و بە هەموو شتێک لەوە بگرێکە دوکانەکانیان نایڕم بکەنەوە، لەوە بگرێکە مناڵەکانیان بەر نادەن، لەوە بگرێکە ئەمانە ئەوامری بێگانن، لەوە بگرێکە ئەوانە تەزیێتەڵە بن لە هەر شتێک و بۆی کرابێ بۆ ئەوەی کە ئەو بزوتنەوە ئەو ئاخێزە سەرکوت بکرێ یا کەمڕەنگتر بکرێتەوە هەموو کارێکی کردووە ئەوانە بۆی ئەڵم خصلەتی هەموو ئینقلابی ئەتوانی بڵێ وایە یا خستەتی ئەم انقلابەی ئێمە ئەم قیامەی ئێمە من وای ئەبینم کە ئوفت و خیزی بووە و ئەشی بێ و تەداومیشیە بێ. یەک پرسیار ئێستا تەوازونی هێز لە نێوان خەڵک و دەسەڵات چۆنە بینیت کاک جعفەر؟ پێت وایە ئێستا تەوازنەکە بە قازانجی خەڵک گۆڕاوە؟ من پێم وایە گۆڕاوە. ڕژیم لەو شتانەی کە لەوەی مەحساوە کە دەستی پێکرد ئێمە هەمومانە بینن، خۆ ڕژیم بۆ خۆی ناڵێ لە هەموو شتەکانی لەوەی کە لەسەر ڕووسەریەکەوە دەستی پێکرد لە هەموو شتێک پاشەکشەی کردووە. تۆ بینی لەو فاسڵەدا ڕژیم چی نەکردووە لە بلوچستان مەسەلەن ئەو هەموو کارەساتە قەوما لە ژێرەوە خەڵکیان نار بۆ وەساتت، ئەمە پاشەکشەیە. ڕژیم پێشوو ئەوەی ناکرد، ئێستایکە هەمووشی لە ژێرەوەکە. لە کوردستانە لە ژێرەوە دەستی هەیە لە حتا داواکردنی مەلاکانی ئاینی بۆ ڕفراندۆ. من پێم وایە ئەمە هەر بەشێک نەبووە لە هینی خەڵکەکە خۆی مەلایانی ئاینی داوای ئەوە بکەن کە ڕفراندۆ بکرێت. من پێم وایە ئەمە یەکێک لەو شتانەیە کە ڕژیم دەستی تێدا بووە، جا بۆ خۆشیان پێیان خۆش بووە پشتیوانی بکەن لەو ئاخێزە، بەڵام ڕژیم بۆ ئەوەی کە نەڵێن بۆ خۆی ئەمە ئەکا ڕاستەوخۆ بەم شێوانە هەموو ئەم کارانە کراوە. ئەوانە من پێم وایە وەسعێتەکە ئاوا بووە و تەناسوبی خوا تەوازنەکە هەر بە نەفعی خەڵک چۆتە پێشێ، چونکی هەر ڕژیم بۆ پاشەکشەی کردووە، هەر خەڵک بووە بەرەو پێش هاتوون بە هەموو دەلیلێ. ئەمە یەکە ئەو ئاخێزە حتا وای کردووە کە تەواوی مەجامعی بینەرملەلی پشتیوانی لەو ئاخێزە بربەرینەی خەڵکەکانی ئێران بکە. لە هیچ شوێی دنیا نییە ئێستا لە شارێک مەسەلەن تەزاهورات نەکرابێ، نەچوو بێت لە بەرسەفارەتی جمهوری ئیسلامی، لە هیچ شوێن نییە دەنگی وەزیرێک حتای دەوڵەتەکان نەک خەڵکەکانی ئوروپا و ئەمریکا ئەوانە بەرز نەبوو بێتەوە دژی جمهوری ئیسلامی. ئەمانە هەموو شتێکەکە ئەو ئاخێزە ئەو قیامە بەرهەقا خەڵکی ئێران ئەوە وەسعێتیان بۆ تا ئێستا و تەواوی دنیاش پشتیوانیەکەن. ئەوەی کە خەڵکی ئێران داوایەکەن لا بنیە و سیستمەیە کە تا ئێستاش ئەبینین لە هیچ شوێی دنیا نییە پشتیوانی لەم ئاخێزە نەکرابێت و ئەوانە ئەوەیەکە ئەو تەوازنە گۆڕاوە. جا ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژیش لە 10 شار نەکرێ لە 20 شار نەکرێ یا بەزەن بە سکوت بەرگزار بێ بڕشت بە معنای ئەوە نییە کە ڕژیم توانیوێتی پاشەکشێ بکە بەو ئاخێزە. ئەمەیەکە من پێم وایە تەوازنەکە بە نەفعی خەڵک گۆڕاوە و خەڵک هەر بەرەو پێشەچێ و وەدە هەموو جێکشۆ تا ئێستا دیمانە پشتیوانی لێکراوە. کاک محەممەد، دوای ئەم 3 مانگە جەنابتان شانس و ئیمکانی ئەم شۆڕەشە چۆن دەبینی یا چەندێک شانسیە کە زیاتر لەوەی تا ئێستا هەیە بەرەو پێشتر بچێت؟ کاکە عزیز، ئەو جۆرەی کە کاک جعفەریش باسی کرد لە درێژەی قسەکانی کاک جعفەرە، ئەمن پێم وایە تەناسوبی قوا بە قازانجی خەڵک گۆڕاوە لە زۆر بارەوە و خودی ئەوە ئەبێتە شانس. بۆچی؟ ئەگەر ئێوە تماشا بکەن ئەلان کۆماری ئیسلامی چی بەدەستەوە ماوە، یعنی ئەو هەستەی ئەسڵی قودرەتە جاران مەسەلەن بە کارتی ئیسلاح تەڵەبەکانی حکوومەتی کاریە کرد ئەوە سوتاوە، بە یەکگرتوویەکی زیاتر لە ناوخۆیان کاریە کرد ئەوە سوتاوە، لە ڕابطە لەگەڵ مەسائلی ناوخۆ
یا کوردستانی زۆر لە پێشا بوو یا بلوچستان ئێستا لە کرێکار و زەحمەتکێشەوە هەتا جووتیارانی ئەسبەهان هەتا کوێ دانیشتجوو دانش ئامۆز تا ماڵباختە ئەوانەی کە پوڵەکانیان لەدەستداوە تا ژنان تا زندانیانی سیاسی هەموو بەشێکی کۆمەلگاکە لە دژی جمهوری ئیسلامی وێساوە لە ناوەوانە لە ناو خۆیانە کێشەیانەیە حکوومەت ئەلان ئەو خەبەرانە بڵاو بووە تۆ نازانم چەند ڕاستە یا ڕاست نییە بەڵام ئێمە ئەیبینین سەرەتاکانیەتی لە ناو خۆیانە کێشەیان هەیە لەسەر ئەوەی کە چۆن سەرکوت بکرێت لە قسەکانی دەمڕاستەکانیانە دیارە لەو هەکردانە کە هەکرا بڕێ شوێنی حکوومەت وانە زۆر ئەطلاعاتی تازە هاتە دەرەوە کە پێشتر ئێمەمانان ئاگدار نەبووین هەموو ئەوانە نیشانەی لاوازی حکوومەتە لە دەروی وڵات تەزاوراتێکی بەرینی کەموێنە کراوە بەرامبەر بە کۆماری ئیسلامی لە ئالمان و لە کانادا و لە زۆر شوێنی تر جاران کە تەزاوراتی 100 کەس و 200 کەس و 400 کەسە بوو ئێستا چەندە هەزار کەس و 100,000 کەسیە لە دژیوانە لەولاوە شوێن نییە پارلەمانی ئوروپایی نەماوە کەم شوێن هەیە کە بە جۆرێک یا کەسایەتی و شخصیەتیەکان حمایەتیان نەکردوێت لە خەڵکی کوردستان یا بێژن ئەوینە وەکیلی زندانیەکانوانە تەنانەت ئەم لە غەرب شانسێکی نەبوو بەرحاڵوانە بۆ تەواوی دیپلۆماسیەکەی بۆ شەرقدا نەبوو ئێمە دیمان ئەو شتێک کە چین کردی لە واقعا کودەتایەک بوو و ئەوە پشارێکی شەخاتە سەر پوتینی رووسیا کە ئەوانیش قازانجی خۆیان تماشا بکەن و بە ئێسلا دوا ڕۆژی خۆیان ببینن هەموو هێلکەکانیان نەخەنە سەبەتەی کۆماری ئیسلامیۆ هەرکمە بڵێم خەڵک دەستکەوتی زۆر بووە ئەمەڵەن زۆر پیرۆزیان بەسەر حکوومەتە سەپاندووە ترسیان ڕژاوە جەسارەتێکی عمومی و گشتی شقڵی گرتووە هێزەکانی ناو بۆ ئەوەڵین جار خەڵک خۆشببینن و پیان وایە ئەو ڕژیمە ئەڕوخێوە بە ئێسلات ئاغاد و دەستپێکی ڕوخانی کۆماری ئیسلامیە ئەگەر کۆی کەمەوە شانسی سەرکەوتنی خەڵک زۆر زیاترە بەڵام بە معنایەوە نییە ئەمڕۆ بەیانی ئەبێ یا 1 هەفتە و 2 هەفتە دیارە ناکرێت زمانی بۆ دابنێ ئێمە ئەتوانین بەراوەردێکەکەین لەگەڵ قیامی 57 کە کرا ماوەی ساڵی نوێتی پێچوو ئەگەرەوانەی پێشوینە یا لەگەڵ هی بەهاری عەرەبی یا لەوانەیە کە لە ئوروپای شەرقی پێشووە ڕوویداوەوانە ئەمە ماوەیە کە بێ بەڵام هەموو شاقسەکان ئەوە نیشاناوە کە خەباتی خەڵک بەرەو ژوور بووە بەهێز بووە ڕۆشنتر بووە شعارەکان ڕۆشنە خاستەکان ڕۆشنە مەسەلەیەک ژن ژیان ئازادی وەکو بەنی تەزبێحێکە بە ناو هەموو ئەو خاستانە ڕۆیوە و ئاخرین قسەشم ئەوەیە لە بەراورد لەگەڵ ساڵی 57وانە ئەو دەورە ڕوخانیشا تەوافقێکی عمومی بوو بەڵام چی بێتە جێگەی تەوافق نەبوو یا ناڕۆشنی بوو ئێستا ئەویشە شانسە کە خەڵک ئەزانێتی ئەوێ حدی ئەقلەکەی ئەوەیە حکوومەتێکی مەسەبی ناوێ ئیتر بە هیچ جۆرێ چ لە کوردستان چ لە دەروی کوردستان داوای سکولاریزمەکە داوای دموکراسیەکە داوای مافی بەرابەری ژن و پیاوەکات کاک حەمە باسی چین و پەیوەندیەکانی غەرب و شەرق لەگەڵ کۆماری ئیسلامیت کرد و هەڵوێستەکەی چین هەر ئێستا کە ئێمە ئێستا قساکەین کۆبوونەوەی سازمان ئەمە بینەرێکیش بۆی نردوین کە بزانین ڕای ئێوە چییە نفێتی کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکانە لەسەر ئەوەی کە ئێران لە کۆمیسیۆنی مافی ژنان دەرکەن ڕای ئێوە لەسەر ئەمە چییە کاک محەممەد ڕای جەنابەت چییە بە کورتی و بزانین ئەو کارە ئەکرێ ئەگەر ئەم جارێژ نەکرێ ئەوە تەوافقەیەکی عمومیە لە پێشە هەر نابوایە ببوایە وڵاتایەکی وەکو ئێران وەکو عەرەبستانی سعودی ئەوە بە ئێسلاح دەهەنکەجیە بە قەولی پارس ئەوە لە واقع گاڵتەکردنە بە عەقلی عمومی چۆن دەبێ وڵاتێکی وەکو ئێران حکوومەتێکی وەکو ئێران کە ئاپارتایتی جنسی لە ئێرانە بەکارە بە لە مەسەلەی ژن و پیاوە بتوانێت لە مافی مرۆڤی مەسەلەن لە ئەو شوێنە جەهانیانە بەشداری بێ ئەمن پێم وایە پشارێکی زۆرە لەسەر حکوومەتە ئوروپاییەکان حکوومەتە غەربیەکان ئەویش ئێمە لە بیری نەکەینەوە نزیکەی 7 ملیۆن ئێرانی لە دەرەوەیە بە کوردیشەوە ئەمانە بەشێکیان ڕێی ئەدەن ئەمانە بەشێکیان پشارێکی گەورن
لە زۆر وڵاتە زۆر جێکەوتون دەمایەندەی مەجلسیانتیایە بیزنسی گەورەیانتیایە کەسایەتی گەورەیانتیایە میدیاکاری گەورەیانتیایە ئەوان ناتوانن ئەمانە فرامۆشکەن من پێم وایە ئەم جارەی ژنەبێ لە هەموو ئەو شتە ئەسڵیانە جمهوری ئیسلامیە خەنە دەرەوە. کاک جعفەر ئەمە لەسەر داخوازی و بینەرە ڕای جەنابەت بەرامبەرەوەی کە ئێستا کۆبوونەوەی نەتەوەی گرتوەکانەوە ئەیانەوێت کۆماری ئیسلامی لەو کۆمیسیۆنی ژنان بێنە دەرێ ڕای جەنابەت چی ئەمە چەند تاسیریە بێت لەسەر ئەماخێدا یا هەنگاوگەلی ئاوا هاوشێوەی ئاوا چەندێک تاسیریە بێت پێما بێ تەسیر نیە و تەسیریشیە بێ هەر بە دەلیلی ئەو قسانی کە هەمە باسی کرد لەسەر وەسعەتی ئێران و عەرەبستان و ئەوانە معلومە من پێم وایە مؤثرە بێت و پێشم وایە ئەم سەفەرە وەک پێشوو نییە بەرخۆردکەن بە جمهوری ئیسلامی لە رابطە لەگەڵ مەسەلەی ژن و ئەوانە لە جامعەیەکە کە 50% جامعەکە لە حقوق خۆی بێبەشن ئەو 50% ژن بووە تا ئێستا ئایا ئێران ئەکرێ لە شوێنێکی وابێ بۆ خۆیان بۆ دەوڵەتانی دیموکراتیک لە ئوروپا لە ئەمریکا ئایا ئەمە وەک لە کەیەکی خراپ نامێنێت و ڕەش بە ناوچاوانی ئەوانەوە کە دەوڵەتایە مشابهی ئێران و ئێران لە شوێنێکی وەها بن دفاع لە حقوقی ژن بکەن من پێم وایە زۆر مؤثرە بێ و پێشم وایە تەسیری شێ بێ لە دنیاشە هەتا لە ناوخۆی خۆشیادا لە ناوخۆی جمهوری ئیسلامیدا بێ تەسیر نابێ من پێم وایەوە هەنگاوهایەکن کە هەرچەند کوندا کە وایە زووتر هەڵیان بگرتەیە بەڵام هەر ئێستاش هەڵیان گرتووە خراپ نییە بۆ ئەوەی کە دنیا بزانێت جمهوری ئیسلامی چ سیستمێکی دامەزرانوە چیەکە لەگەڵ هیچ هەموو کۆمەڵگای خۆی وە زیاتر دوو بەرابەری تەبعیز لە جنسێکی دیکە بابێنە سەر پرسیارەکەی خۆم کاک جەفەر ئاگاداری کۆماری ئیسلامی دەستی داوەتە بڕیار لەسەر ئاعدام و یەک دوو موردیشی لە تاران و لە مەشهد بەئیجرا دەرهێناوە و هەر لەم ڕۆژانەیە حکم سادرەکات حکمی محارەبە و ئێوێ کۆمەڵێک لە گەنجان و لاوانی شۆڕژگەر کە لەم اعتراضاتە بەشداریان کردووە و بسیار ئێستا لە بەندیخانەکانن ئاعدامیان بکە ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت بەم ئاعدامکردنانە ئەم شۆڕەشە تێک بشکێنێت یا پاشەکشەی پێ بکات نظری جەنابتان لەبارەوە چییە؟ من پێ وایە لە 43 ساڵی ڕابردووە ئەگەر بەوردی ئیجازە بدەی باسی بکەین لەو ڕۆژەوەی هاتووتە سەرکار ئیعدامەکە هەر لە ڕۆژی سەر هاتە سەرکاری جمهوری ئیسلامیەوە لە ئێران بە تەوری کولی عمومی دەستی پێکرد بەگرە دوایی هاتە ناو ئەقەلیەتەکان لە تورکمەن سەحراوە لە کوردستانەوە لە خوزستانەوە لە هەموو جێ ڕژیم هیچ ڕۆژێک و هیچ ساڵێکی بێعدام نەگوزەرا وە گەورەترین ئەعدامەکان ساڵی 67 بوو کردی من پێم وایە خەڵکی ئێران ئەو ئەعدامانە هەمووی ئەوانەی کە چ نەسڵەکانی قەدیم چ ئەوانەی ماون چ ئەوانەی نەماون وە نەسڵی جەدید ئەم مێژووە و تاریخە ئەزانن من پێم وایە جمهوری ئیسلامی ناتوانێت بەوەی تر خەڵک ساگتکە بە دلیلی ئەوە ئەم وەسعەتە بۆ خەڵکی ئێران پای ناتە وەسعەتێەوە حتا جیاوازە لە ساڵەکانی 96 و 98 شەمسی کە خەڵک کردیان ئەمە شتێکی دیکەیە ئەمە ئەرسێکی دیکە ئەعدامیش بکە من ناڵێم نیکە بەڵام نابێ بێڵین بیکە مەسەلە ئەوەیە ئەبێ ئێمە ئەو خەڵکانەی کە لە ناو زیندانەکانە گیراون لەم ئاخێزانەی ئەخیرا نابێ بێڵین بە خەڵکی ناوە و بە خەڵکی دەرەوە ئەبێ فشارێکی وا بێن بۆ جمهوری ئیسلامی ئەوان لە ناو زیندانە شتێکی وان پێ ناکرێت ئێمە کە لە دەرەوە ئەبێ بە هەموو شێوەیە ئەوانەی لە دەرەوەی وڵاتن ئەبێ بەو تەزاهوراتانەی کە تا ئێستا ئیدامیان داوە هەر وەک لە نێو ئێرانە هەیە ئەبێ مداوم ئیدامە بدرێت یعنی تەداومی ئەو مبارزە لە دەرەوە تەداومی ئەو مبارزە لە ناوە وە زیاترکردنی ئەو مبارزە وە کێشانی حتا کرێکاران بەرەو ئاحتسابەکان وای لێ بکەین کە جمهوری ئیسلامی یعنی نیە دەستی نەچێ بۆ کەسی دیکە ئەوانە ئەمە من ناتوانم مەسەلەن لێرەوە حکم بدەم کە ئایا خەڵکی ئێران ئەتوانن ئەوە بکەن بەڵام ئەتوانن بالخوە هەیەە ئەگەر بە بالفعلی دەربێنن من پێم وایە خەڵکی دیکەمان لێ ئەعدام ناکرێت
ئەوانە جمهوری ئیسلامی دیارە بە ئەندێش و ئەو حکومی ئەعدامانە ئەبات بەرێ بزانە فەوری دوای چەند ڕۆژ عکسولعەمەلی خەڵک چییە؟ عکسولعەمەلی دەرەوەی وڵات چییە؟ عکسولعەمەلی مەجامعی بینەلمللی چییە؟ ئەینەن ئەوەشەکان قسەکانیان دیارە مەسەلەن خەڵکانێک کە بە ناوی نۆنەری خەڵک لە مەجلسی ئێرانن دێن حکمی منداڵی خەڵکەدەن من ئەبێ ئەو خەڵکە بزانن ئەوانەی کە هەڵیان بژاردووە بۆ نێنن حکمی ئەعدامی منداڵەکانیانەدا ئەبێ بێن من مەزور بۆ نییە بۆ نایەن بەڵام دێن من پێم وایە ئەو خەڵکە ئەوەندە زەسوود بوو تا ئێستا ئەگەر دوو ڕۆژیش سکوتێ بوو بێ لە ئێرانە لە بڕێشۆنی ئێرانە من پێم وایە و سکوتە ئەشکێن چونکی هیچ شتێک لە جمهوری ئیسلامی بەرحەق نییە هیچ شتێک ڕەوان نییە ئەمە نییە کە کابرا هاتە بەلای بەسیجێ ئەوێ شۆڕشێک سەرکوت بکە ئەمە وان نییە حتا بەشێ لە خەڵکەکانی خۆی کوشتنی کە کردوونی بەوەکە ئەمانە بەدەست خەڵک کوژراوە من پێم وایە ئەو خەڵکە یەک دەنێک نەخشونە نەزۆریان بەکار نەبردووە لە ئەوە ڕۆژۆ تا ئێستا کەسێمان ئەبزارێ ئەوە جمهوری ئیسلامیە لە ئەوە ڕۆژی هاتنی سەرکاری خشونەتی بەکار بردووە یعنی خەڵکی گرتووە خەڵکی شکەنجە کردووە خەڵکی ئەعدام کردووە لە هەموو تیپێت لە مسلمان لە کۆمۆنیست لە ئینسانی ئاتئیست لە هەموو کەسێ بۆی مهم نەبووە هەر کەس مخالفەتی کردبێ ئەعدامی کردووە هەر کەس مخالفەتی کردبێ زیندانی کردبووە هەر کەس حتانە چەپ تەمەشای کردبێ شکەنجەی داوە ئەمەیە جمهوری ئیسلامی من پێم وایە ئێمە و خەڵکانی دەرەوە و ئەوانەی پێمان وایە ڕۆژێ لە ڕۆژان جمهوری ئیسلامی زوڵمی لە خەڵک کردووە لە ئێمە کردووە لە هەر کەس کردووە ئەبێن نێڵین بە دەنگی زیندانیەکانمانەوە بچین نێڵین ئەو خەڵکە کە ئێستا لە زیندانەکانی جمهوری ئیسلامیدان لە هەموو شوێنەکانی ئێران نێڵین لەوە زیاتر جمهوری ئیسلامی بتوانێت گیانی برا و ڕۆڵەکانمان مەسەلەن بگرێ ئەمە تەنها ڕێگەیەکە یعنی ئەو ئەبێ بۆ خۆمان بیکەین ئەگەر پشتیوانی خەڵکانی دیکەش لە دەرەوە بوو شتێکی کەیە کە تا ئێستا بووە بێدەوارم زیاتریش ببێ ئەمەیە کە ئێمە ئەبێ بۆ خۆمان ینی بیکەین چ ئەوانەی لە ناوخۆی ئێرانین چ ئەوەی لە دەرەوەی ئێرانین ئەم کارانە ئەوەیە بە دەمیانەوە بچین نێڵی زیاتر جوانەکانمان ئەوە بچنە بەرپەتی سێدانی جمهوری ئیسلامی تەنها بە هاتنە سەر شەقامەکان بە ئەحتساباتی مداومە کە ئێمە ئەتوانین جمهوری ئیسلامی پێشی پێبگرین کە ئەو وەسعەتەکە چەند کەسێکی تا ئێستا ئەعدام کردووە نیکە کاک محەممەد تەوەقعێک کە لەم ڕۆژانە یا نیگەرانیەک لەوەی کە باسی لێکرێت ئەوەیە کە بە شێوەیەک متشکل یا سازمان یافتە کرێکاران لەم ئەحتسابەیە بەشدارین و بە حەقیش بە زۆر فاکتەر کرێکاران دەتوانێت ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبێت لەناو شۆڕشەکاندا بە عامەوە بە تایبەت لەم شۆڕشێکە ئێستا لە هەرادایە کرێکاران بۆ شێوەی کە ئەبێت بەشدار بوون لە زۆبیا هەنەوە هەتا شرکەتی نێشەکەری هەفتە پۆ و فولادی هەواز و قسمەتایەک لە بەشی پترۆشیمی بەشدار بوون بەڵام نەک لە ئاخێزەکە لە مانگرتن هایەک وایە لە داخوازی های سنفی خۆیانە بەڵام تا ئێستا نیگەرانی لەوەیە بۆ بەشداریان نەکردووە زۆر جارێژ هەر لەم بەرنامەی تەلەڤیزیۆنیە لەگەڵ زۆر یەک لە کارناسانە قسە کراوە لەسەرەوەی کە پێیان وا بووە تا کرێکاران بەشداری نەکەنم شۆڕشە سەر ناگرێت بەڵام بۆ نمونە ئایا جەنابەت پێت وایە لە شۆڕشەکانێک لەو تەغیر و تەحولاتی کە لە وڵاتانێک کە لە بەبنای بەهاری عەرەبی وڵاتانی عەرەبی ڕوویدا کرێکاران نەخشی ئاوایان بوو یا ئەکرێت ئەم شۆڕشە بەبێ بەشداریە سازمانی و ڕێکخراوەیی کرێکاران سەرکەوێت ئایا شتێکی ئاوای امکان پەزیرە بەڕای جەنابەت کاکاکۆ ئەلان کرێکاران بەشدار هەن دیارە بەو ڕادەی کە پێویستە و چاوەڕوانی ئەکرێ نییە بەڵام لە شوێنە لە گەڕەکە فەقیر نشینەکانە لە گەڕەکە حاشیە نشینی شارەکانە لە شارە گەورەکان ئەو دانیشتجوو ئەو خوێندەوار وشتە بەشێکیان هەر مناڵی ئەو چینە تایبەتیە نەوقڵکی زەحمەت کێشن ئەگەر لە شوێنێکی کارگەریە بە دەلایلی جۆرا و جۆر ئەو جۆرەی کە پێویستە نەبووە
بەڵام خۆخەباتەکەیان یەک شێوەی نییە، مناڵەکەیان، هاوسەرەکەیان، هاوسێکەیان، هاوکارەکەیان بە شێوەهایەکی تر لەو مبارزە هەن. ئەگەر ئێمە تماشای مەسەلەن دەورەی بەراوردێکیشیکەی دیسان و لەگەڵ ساڵی 57 هەتا ئەو ئاخرانە ئەو کارگەرانی کرێکارانی شرکەتی نەوت بەو جۆرە نەهاتن، وتیان لە ئاخراکە هاتن پشتی حکوومەتی شایان ڕووخان. ئەم شۆڕشە 3 مانگە دەستی پێکردە، بۆ ماوەی شۆڕشێک هێشتا کورتە، تەنانەت ئەوەی مەسەلەن حەسێبیکەی ساڵ و نیوێکی ئاخرین ئاخێزی کە ئەوەی کێشاوە، زۆر شت نادیارە، زۆر شت ناڕۆشنە. ئێمە ناڕۆشنیمان زۆر زیاترە تا ڕۆشنی ئێستا، چ لە رابطە لەگەڵ پەیوەندی لەگەڵ حکوومەت خۆیە و چ لە رابطە لەگەڵ خەڵکە. ئەوەیە من پێم وایە بەشدارن، بە شێوەهای جۆراوجۆر بەشدارن، بەڵام ئەو جۆرەی کە پیان وایە دەبێ کارخانەهایەکی گەورە بێ و بێن ئەم کارە بکەن، ڕەنگە ئەوە نەبێت. ڕەنگە کارشناسەکان بتوانن جواب بۆ بنەوە. من ئەو نازانم لەم مەوردا، بەڵام من یەک شت ئەزانم، کۆماری ئیسلامیش کاری زۆری کردووە لەم مەوردا، ئاگاهانە خۆی ئامادە کردووە پێشتر. مەسەلەن بۆ بەشێکی زۆری لە کرێکارەکان من خوێندومە تۆ لە شوێنێ دوو شوێناوانە و لە ڕفێقیش کە لەگەڵ کرێکارانە پەیوەندیان هەیە بیستومە، دەڵێن زۆریەک لەو کرێکارانە دای بنێن کرێکارێکی مەهاجری کورد لە تاران، ئەگەر ئەو ڕۆژە کارنەکە بەیانی مشکلی هەیە بۆ کرێماڵەکەی، بۆ خواردنەکەی و ئەوانە، یعنی بەشێکی مەسائلی مەعیشەتیە و بەشێکیش لە کارخانەی کلیدیە لەو شوێنانەی کە بۆ حکوومەتی ئیسلامی ئستراتیژیکە ئەونەی من بیستومە، حقوقێکی زۆر بۆ بەشێکی کەمیان داهانێت، حقوقێکی یەکجار زۆر بۆ بەشێکی کەمیان، هەر ئەوەیشی کە لە ئوروپا هەیە پیان دەڵێن کرێکاری یەخەسپی یا یەخە ئاوی، یعنی کۆماری ئیسلامی بەو دواکەوتوویەوە ئەو شتانەی کە لە رابطە لەگەڵ گەندەڵیایە، خراپکردنی بەشێکی خەڵکایە، ئەمەی پێر بووە، ئەمەی کردووە. ئەلعان لەو سەنعەتانە ئەو حقوقانەی کە من دیمە بە ئاسانی ئەو قشرەکەمە دیارە کەمن، ئەوانەیە جێگەی باوەڕی خۆیانن، ئیدئۆلۆژیکن، بەڵام دایناوە سەرشاخەی هەموو شتەکانە ئەوە نییە. ئەوەی لەسەر ئەوە من پێم وایە بەس بێ، بەڵام ئەگەر خوێندنەوەیەکیشکەین بۆ ئەم شۆڕشانەی ئەم ئاخرانە، چ ئەوانەی کە لە ئوروپای شەرقی سابق ڕوویدا دوای ڕووخانی شەوروی سابق، چ ئەوەی کە لە بەهاری عەرەبی بە ئیسلاح ڕوویدا، چ ئەوەی لە شوێنەکانی تر ڕوویداوە، پێویست ناکە بەڕاستی وا نەبووە کە حتمما ئەبێت چینێکی تایبەتی بە قدرەتێکی تایبەتیەوە بێت، هێزەکەی لە گشتگیریەکەیەتی دیارە ببێت تەزمینی ئەکات، قدرەتی پێات، شانسی پیرۆزیەکەی ئەباتە سەرەوە، بوونی 1000 جار باشترە لە نەبوونی و دەبێت هەموو کارێک کرێت ببێت. بەڵام بۆ ئەوە نیە دەبێت خوێندنەوەیەکی زانستیانەی بۆ بکەیت، بۆچی نییە و لە چ کاتێکانیە و لە کەیە ئیمکانی هەیە بێ و کارێ بکەیت ئەو مانع زێهنی یا مادیانە لابێ کە بەشداری زیاتریان بێت. ئەگەر کورتی کەمەوە ئەو هەموو چین و کۆمەڵەکە هەیە، ئەو هەموو توێژە لە وەرزشکارەوە، لە هونەرمەندەوە، لە پەلاوە، لە بازنشستەوە، لە جوانەوە، لە ژنەوە، لە خەڵکەکانەوە، لە کوردستانەوە هەتاکوێ سیستان و بلوچستان، یعنی کۆڵەکە زەڕینەیەکە، ڕەنگینە، هەمە چەشنە، هەموو قشر و چین و هەمووی تایە و هێزەکەی لەوە دێ بە باوەڕی من و کۆماری ئیسلامیش لەوە ئەترسێت. بەڵام ئەوە نابێتە هۆیەوە کە خوێندنەوەیەکی زانستیانەی بۆ بکەیت چی بکەین، دانیشتجوو زیاتر بێ، مەسەلەن ئەڵێم محەسڵ زیاتر بێ، ژنان زیاتر بێن، خەڵکی کورد زیاتر بێ، بلوچستان زیاتر بێ، معلیم زیاتر بێ، هەروەها کرێکاریش زیاتر بێ. با تۆزێک بینە سەر تایبەتمەندی ئەم شۆڕشە لە کوردستان. خەبات لە کوردستان هەمیشە لە مێژووی خۆیدا تایبەتمەندی خۆی بۆ بەتایبەت لە دەورانی کۆماری ئیسلامی، لایانی سیاسی خۆی هەیە، لایانی سیاسی جێکەوتووی بە جێگە و پێگەی کۆمەڵایەتی هەیە،
دروشمەکانی هەمیشە دروشمی ڕادیکاڵ بوون بۆ نمونە ئەم دروشمەی کە لەم ئاخرەیە بووە دروشمی سەرزاری هەموو ناڕازیان لە ئاسی سەراسەری لە ئێران تەنانە لە ئاسی دنیاشە ژن ژیان ئازادی بە شێوەیەک جنبش جوڵانەوەی کوردستانی جارێکی تر لە ئاسی دنیا و لە ئاسی سەراسەری مەترح کرد بۆ بەشێوە کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 4 دەسەڵاتدارێتی خۆی هەمیشەی ویست ئەم شۆڕشە چهرەیەکی تری پێبدا سیمایەکی تری پێبدا لە ئاسی لانی کەم ئێران و لە ئاسی باقی شارەکانی تر بەواقع شکستی خوارد. ئێستا ئەمە بێمە سەر ئەم تایبەتمەندیانەی چەند پرسیارێک بکەین لەسەر ئەم بە تایبەت ئەم 3 مانگەی دوای قیامی ژینە و لە کاک جەعفەرەوە دەست پێ بکەم. کاک جەعفەر کۆماری ئیسلامی ئەزانێت کە ئەم قیامە جارێکتر لە کوردستانەوە دەستی پێکرد دروشمەکانی لە کوردستانەوە سەراسەری بوو و نەگەرانە لەوەی کە بە شێوەیەک ئەوێت پەرەسەندنی ئەم شۆڕشە ئەم قیامە لە کوردستانە خەفە بکات بەس بە قەولی خۆی لە ڕێشەکەی بدات. تا ئێستا لە هێرشکردنە سەر لایەنە سیاسیەکان لە دەرەوەی وڵاتەوە بگرە هەتا کوشتار و ئیعدام و شکنجە و بەدواداچوون و دروستکردنی فەزای ملیتاریزا لە کوردستان کردوێتی. جگە لەمانە چ پلانێکی تری هەیە چ بەرنامەیەکی تری هەیە کۆماری ئیسلامی بە تایبەتی لە کوردستان بۆی کە خەڵک بزانێت و جوان لەگەڵی ئەم پلانە ئاشنا بێت؟ من پێم وایە بزوتنەوە لە کوردستان ئەگەر ئەخلاق نەبێ هەر بە دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بۆ ڕۆژێکیش نەیتوانی لەباری سیاسیەوە لە کوردستان حاکم بێ حتا لە شەڕی ئێران و عێراقیشە. ئەمە لە کوردستان تا ئێستا ئەم 43 ساڵە کە حتا ئەم جەرەقەی ئێستاش کە لە کوردستانەوە لێداوە بە معنای ئەوە نییە من بڵێم خەڵکەکانی دیکە مبارزەیان نەکردوم بە معنای ئەوەیە دەلایلی تایبەتی بووە کوردستان دەلایلەکەی ئەوە بووە منتەقەیەک یا ناوچەیەکی تەحەزوب یافتە بووە ئەحزابی تیا بووە ئەحزابێکی کە خەڵکی مبارزەیان کردە لە ئەوەڵەوە عەلەی جمهوری ئیسلامی مبارزەی موسەلەحانەیان کردو مبارزەی مەدەنیان کردو تا ئێستاش ئیدامەی بۆ مبارزەی کرێکاری. ئێستا ئەگەر هەموو کەسێ ئەوازانێت کوردستان وەک کارخانە منتەقەیەکی کرێکاری نییە بەڵام لە 40 ساڵی ڕابردووە باش ینی گەورەترین بزوتنەوەی سەرهەڵدانی بزوتنەوەی کرێکاری لە کوردستانەوە دەستی پێکرد حتا بەرەو ئێران چوو. ئەمە ینی شتێکی لە شاراوەیە با تەوەجوبەوە کوردستان لە هەموو بارێکەوە لەباری اقتصادی ئەوانەوە لە دوایە بەڵام لەو بە شەشە کە ئەبێ مەسەلەن شارەکانی وەک ئیسفەهان پێشڕەو بن لە بەشی کرێکاریە شارەکانی وەک ئابادان پێشڕەو بن لەو سەردەمانەی کە خەفەقان لە ئێران بوو شەڕی ئێران و عێراق بوو بەڵام دوای شەڕی ئێران و عێراق ئەوە بزوتەوە کرێکاریەکان بووجا لە هەر حدێکا بوو لە بزوتەوەی مەسەلەن شرکەتە چکۆلەکانە بێت لە بزوتەوەی نانەواکانە بێت لە بزوتەوە کوورەکانە بێ بەڵام ئەمە خسڵەتی بزوتنەوەی بووە کە لە ژێرەوە هەمیشە لە کوردستان ینی بڵێسەکەی بووە بەڵامی تر لە هەر سەردەمێکە فرسەتی گیر هەیە نابێ ینی ئیستفادەی کردووە ئەوەیە کە کوردستان وە تەحەزوب یافتەژە ئەحزابێکی وەک مۆدێرن وەک کۆمەڵی تیا بووە ئەحزابی سونەتی تیا بووە حیزبی دموکرات مەزورمەوەیە و ئەحزابی دیکەشی تیا بووە زەوە بە دەلیلەوە کوردستانیش هەم جیا لە ئێران نیەوە هەم جیا لە تاوەی دنیا نیە کوردستانیش کۆمەلگایکی چینایەتیە و هەموو چین و توێژێکی تایە لە بورژواوە بگرە لە کرێکارەوە بگرە لە خوردە برژواوە بگرەوەوانە کولان مبارزە لە کوردستانە من پێم وایە لەو 43 ساڵە بێپسانەوە بووە جا ئوفتوخیزی زۆر بووە بەڵام ڕدام بووە و ئەوەی کە لە کوردستانیشەوە سەردا ئەو زەربە بۆنەی بەڵێ کاک جەعفەر موقەتی قەتع بوو بۆ درێژە پێدان بۆ پرسیارە
قاعد في لحظة قطع بو هاتەوە ئەتوانین درێژێ پێ بدەن ئێستا کاک جعفەریان باوەی کە باسەکەمان تەکمیل بێت من ئەوانەی کە خۆت باست کردەوە وەزیەتی کوردستانەوە بە هەموو مەسایلی سیاسی و بۆوانەی کە هەیە لە وەڵامی یەکەم پرسیارمان باست لەوە کرد کە مەلاکان لەوێ کە ئاوا داوای ڕەفراندومەکەن ئەکرێ بەشێک لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بێت یا لەوانەیە بەشێک لەوە بێت بەزۆرمە چ پلانگەلێکی هاوشێوە لە کوردستانە بەڕێوە بات بۆ تایبەتمەندیانەی کە جەنابەت باست کرد لە کوردستان بۆ نەگەرانیانەی کە کۆماری ئیسلامی لە کوردستان هەیە من پێم وایە چەندین پلانی هەیە ئەوەن ئەوێ بە خەڵک بڵێ کە هەموو مسلمانین و دوای ئەوە نەوعی تەفرەقە دروست بکە لە بینی نۆخوازی و دوا کەوتوی مەجموعەی ئەوانە من پێم وایە ئەوە بزانین نابێ ئەوەی کە ئێمە مەسەنەن تعدادێ مەلا ئەوانیش مەسەن جۆرە و جۆرن هەموو مەلاکات تۆ تەمەشایکە ئایا ئەوانەی کە مەسەنەن مەزور بۆ نییە ئەوان حەقیان نییە پشتیوانی لەو بزوتنەوە بکە من پێم وایە هەر کەسێ حەقی هەر کەسێ پشتیوانی لەم بزوتنەوە بکە هەڵیبووی زۆر عالی بەڵام ئەبێ مواظب بن نەکەونە داوی ڕژیبەوە نەکەونە داوی نەوعێ تۆندڕەوەکانی ئیسلامی ئەوانەوە کە سبەی دێ بە ناوی شیعە و سونی ئەمە ئیسلام نەبوو ئەم بڵێ ئەم ئیسلام بوو ئەوانە ئەمانە تێکەڵاوکردە ئێمە ئەبێ خستڵەتی ئەو بزوتەوە بزانین دەڵم بەو شتەی کە شعارەکەی مشەخەسە ژن ژیان ئازادی ئیتر لەوە گەڕین بین بیکەین بەوە جەماعەتێ هەلپەرست بێت بە ناوی ئەوە کە تەعدادێ مەلا پشتیوانیان لەو ئاخێزەکردن بیکەن بەوە کە ئەوە ئێمەش ئەوەکەین ئەمە گەڵکەرەوە ئەمە جەماعەتێ هەلپەرستن بۆ ئەوەی کە پێیان وایە ئێمە نابێت بەو شێوەیە ئەگەر بچی لە پێشێ بزوتنەوەکەمان بەلاڕێدا ئەچێەوەوانە ئەرێ هەر کەسێ پشتیوانی لەم بزوتەوەکە زۆر باشە بەخێر بێت بەڵام ئێمە بێ مازمی وەسعەتی ئەوە بیکە هەم لە ناو ڕژیمە لە ژێرەوە دەستیان لەو کارانە هەیە لەبەرەوە بزوتنەوە ڕاگرن لەبەرەوە فرسەت دەن بە جمهوری ئیسلامی کە ئەویش نییە خەڵکانی هەنکە لە ئێرانەوە بەتایبەت لە کوردستانیشانە ڕاوەستن یعنی تەوەهم پیاکەن بەوە کە ئایا واقع ڕژیم ئیسلامی قابلی ئەوە هەیە ئیسلاح بێ قابلی کەگە حتا بۆ خوارد ناو ئیسلاح تەڵەمانە پیانوانیە جمهوری ئیسلامی قابلی ئیسلاحە ئێستا بێن لەناو ئێمە لەناو خەڵکی ئێمە کە 33 ساڵە مبارزەی مداومەکەن و بەتایبەت خەڵکی کورد لەناو ئێمە ئشقاقی فکریە بێ کە تەوەهم پیاکەین قەیچیەکەوە جمهوری ئیسلامی تازە هاتەتە سەر ئاخەڵ کابرای دیکتاتۆر نایەتە سەر ئاخەڵ من دیومە یعنی یەک دیکتاتۆرم نەدیە لە دنیا لە مێژووە ئەگەر هەر کەس بزانێ هیچ دیکتاتۆرێک ناتوانێت ببێ بە دموکرات بەڵام دموکراتم دیوە بێ بە دیکتاتۆر ئەمە یەک کەس نمونەیەک بێنێتەوە لە تەواوی دنیادا دیکتاتۆری بۆ بێ بە دموکرات حەقی خەڵک بدا چۆنی هاکەدا بۆ خسبەیە خەڵک ناپرسن ئەم هەموو خەڵکە چۆن کوژران حتوە ئێستا قەبری بەدەها ئێرانە دەر نییە دایک و باوکەکان نازانە قەبرەکانیان لەکوێیە ئەمە ستمێک ئەمەی کردە ئێمەش بێن لەناو خۆمانە جەماعەتێ هەر بدەن کە لەناو خۆشمانە دووبەرەکی ساس بکەن و ئەوانە ئەو دووبەرەکێ بێت لی گەڕێ هەر کەس پشتیوانیەکە لەو بزوتنەوە شعارەکانی ئەمانەیە هەر کەس پشتیوانی لەو شعارانەکە بێتە پێشەوە بەخێر بێ لەگەڵ جمهوری ئیسلامی هیچ شتێک ناکرێت تەعاملە ناکرێت جمهوری ئیسلامی ئەوەیە ئەگەر خەڵکی ئێران یا خەڵکی کورد بەشێکیان ئەڵم خەئینەکانی خوان تەوهمیان پیان نەماوە حتا ئیسلاح تەڵەبکار ئێمە بۆ ئەبێ بێن کەونە جیانی یەکە ئەمە یەکێ بێ ئەوە بایگری مسلمانەکانم کەس لێرەدا نەیوتووە یعنی نیە هەموو شتێک بە نەزەری من لە سیستمێکی دیموکراسیە ئازادە کابرا هەر دینێکی هەیە ئازادە مەسیحە مسلمانە یەهودە ئەمە ئەبێ بە ڕسمیت بناسرێت لە شوعارەکە بە ڕسمیت ناسراوە بەڵام جەماعەت تێدێن ئەوە بەدەری کابراڵێ ئەبێ فقط شتێک بکەن زیخێ بخەنە ناو کەوشەکە لەبەرەوە ئەم شتە کۆنت بکەنەوە ئێمە نابێ بێڵین نەبێ اختلافات نەبەوە هەر کەسە پشتیوانی لەو بزوتنەوە لەو ئاخێزاکە بەخێر بێت بەڵام ئەبێ پشتێ و شوعار
ئەو شعارێکە بۆ بە شعاری خەڵکی ئێران. بەڵێ کاک محەممەد لایەنە سیاسیەکان لایەن بەرەی ڕاست بەعام لە سەڵتەنەتەڵەوە بۆ بگرێتە ئەو گەرایشە جۆرا جۆرە و لایەنە سیاسیانەی خەریکن خۆیان ڕێگەخان دیپلۆماسیەکەن ئەم بەشە لە دیپلۆماتەکانی دەرەوەی وڵات ئەگەڕێن لەم کاناڵانە خۆیان مەترەحەکەنەوە بە شێوەیە خۆیان خەریکی ڕێخستنی خۆیانن. پێت وایە ئەمان بتوانن خۆیان بەسەر خەڵکات داسەپێنن؟ جارێکی تر ئیجازە هەیە کاکا کۆ من چەند کەلیمەیەک بە قسەکانی کاک جعفەر لە رابطە لەگەڵ ئەو پێشنیارەی پێشووە زیاری بکەم. کوردستان بە درێژایی خۆی بە درێژایی خەباتەکەی خەڵکی ئاینی یا مامۆستای ئاینی تیا بووە. مەسەلەکە ئەوە نییە کە مەلا نەیە یا ڕۆحانی کوردستان نەیە. قسەکە ئەوەیە ئەو جنبشی کوردستانە جنبشێکی سکولارە، جنبشێکی مەدەنیە، جنبشێکی پێشڕە و پێشکەوتووە، جنبشێکە لەگەڵ هەموو ئێرانە داوای ئەوەکەن کە حکوومەتی مەسەبی نەبێت. تەنها مەسەلەوە نیە حکوومەتی مەسەبی شیعە نەبێت، هیچ حکوومەتێکی مەسەبی نەبێت. لە کوردستان ئێمە داعشیشمان دیوە سنی بووە، سەلەفیەکانیش سنی بوون، ئانی خۆی جریاناتی بوون لە خزمەتی جمهوری ئیسلامیە ئەوە بوو. ئەوەی کە ئێستا ئەکرێ دەبێت خەڵکی کورد وشیار بێت لە رابطە لەگەڵ ئەوە ئەمان ئەو جۆرەی کە کاک جعفەریش باسی کرد و بەرەکایەتی ساز نەکەن. مەسلەی مەسهەب مەسلەی دین ئەمرێکی خصوصی خەڵکە، تەنها داواکاریەکە ئەوەیە لەگەڵ دەوڵەت نەبێت، جیا بێتەوە لەگەڵ پەروەردە نەبێت. بەڵام بێ بەسەر پرسیارەکەی جەنابەت ئەمە پێشوێ بێتە سەرم پرسیارە با لەسەرمە یەک دەقەیتر بوەسین. پێت وایە ئەمە شعارەکان معلومە ژیان ئازادی و خواستەکانیش سکۆلارە وەکو دموکراتیکە و لەگەڵ هیچ مەبانیەکی ئاینی نایەتەوە. پێت وانێ ئەمە تاکتیکێک بێ بۆ مەذهەبیکردنی و شۆڕش؟ ئەمن پێم وایە ئەوە مەترسیەکە دەبێت خەڵکی کورد وشیار بێت. کۆماری ئیسلامی ئەو سیستمە بە ئێسلا بەر ئەساسی تەبعیزە زۆر فەراتر لە کۆماری ئیسلامیشە، زۆر لەولاترەوەیە. تەنها مەسەلەیەوە نییە ئەمڕۆ خۆیان چیەکەن، بۆ بەیانیش بالاخره ئەگەر نەمێنن پلانهایەکەیە بۆ ئەوان بە قازان شترە، بۆ ئەوان چاترە بۆ دنیای کۆن نەبۆ دنیای نوێ. ئەم مەسەلەی زەقکردنی مەلاکان ئێستا دیارە ئێمە ئەو ئانێژ لە وەختی هەمومان پێشمەرگە بووینوانە لە ناو ڕێزەکانی کۆمەڵی شاکە هێزێکی چەپ و سوسیالیست بوو چەندین مەلای تێکۆشەری تیا بوو. مەسەلەن حتمما زۆر بووە من چەندین کەسیانم لە نزیکەوە ئەناسی فەقێ و مەلای تیا بووەوانە. ئێمە لە کوردستان کەسایەتی بەڕێزی وەکو شیع عەزەدینمان بوو، ئەو بۆ خۆی دیار بوو ڕێبەری مەذهەبی بوو، بەڵام داوای سکولاریزمیە کرد، داوای جیایی دەوڵەت لە مەذهەبی ئەکرد، داوای پەروەردەی جیایە کرد. ئێمە ئەگەر کەسێک خۆی فری و نەدات دیارە ئێمە مەلای تێکۆشەر و ڕۆحانی تێکۆشەرمان بووە. بەڵام بەڕاستی ڕۆحانی خۆفرۆشیش کەم نەبووە. ئەو ئیمام جمعانە هەر ئێستەیش ئیمام جمعەکان لە نوێژی جمعە لە حکوومەتی کۆماری ئیسلامی دفاعەکەن. ئەگەر بین با ژمارە بخەین، با تعدادەکان ببینینەوە ئەو کەسانەی لە 43 ساڵە چەندێک لەگەڵ خەڵک بوون، چەندێک لەگەڵ حکوومەت بوون و چۆنە ئێستا لە ئێستا هاتن داوای بەشەکەن و بەتایبەت بعدە هێزێکی هەلپەرست هەن پیان وایە ئەمانە بێرن خۆیان وەزنیان ئەچێتە سەرەوە. ئەمە خەتەرێکە بۆ هەموو لایەک. چۆن دەکرێت ئێمە شەڕی داعش کراوێ خەڵکی کورد، ئەو هەموو قوربانیە لە 43 ساڵات دراوێت و ئەوانە هەرەکیان بێت دیسانەوە جریانێکی مەذهەبیمان دێزەقکەنەوە ئەوانە ئەویش لە وەختێکا کە لە هەموو ئێرانە داوای ئەوە ئاکەن کە حکوومەتی مەذهەبی نەبێت. بێمە سەر پرسیارەکەی جەنابەت، من پێم وایە ئەم وەزعیەتە هەموو کەسێک تەنانەت دەوڵەتەکانی دەرەوە هەمویان خۆیان بۆ دوای جمهوری ئیسلامی سازەکەن، یعنی هەمویان تماشای ئەو سەناریواکەن کە کۆماری ئیسلامی نییە لەگەڵ ئێرانە چۆن تەعامڵکەن. جا ئەوە بە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ناوخۆی ئێرانی جوایە، تەنها دەوڵەتەکان نییە، دەوڵەتەکانی ناوچە. هەرەڵان مەسەلەن تورکیە هەرێکێکی بەرنامەی فارسی دابنێ، ئەوە لەولاوە ئەو تەلەڤیزیۆنە فارسی زوانانە ئەزانین لەکوێوە دێ بە ئێسڵا بوجەکەیان و ئەوانە یا ئەو دەوڵەتانە کە ئەو کاراکەن. ئەو ئۆپۆزیسیۆنە جا ئۆپۆزیسیۆنی ڕاست بێ یا چەپ بێ یا میانە بێ بە ئێسڵا سنتر بێ
هەمویان دەفکری ئەوان چۆن ئەزانن بە تەنهایی لە ئێران وایە ئەمە واقعیەتێکە هیچ حزبێک بە تەنهایی دەسی باڵای نییە هیچ جریانێک نایبڕێتەوە ئەگەر مەسەلەن لە 57 تا خومینی بڕیەوە بە دەلایلێک وانە ئێستا وا نییە ئێستا هیچ حزبێ زۆرایەتی خەڵکی لەگەڵ نییە نە لە کوردستان نە لە هیچ شوێنێکی ئێران ئەگەر وایە هەموو خەریکی ئێتلافن خەریکی ڕێبەر تاشینن خەریکی ئەو کارانن بەڵام من پێم وایە نایگرێت بە دلیلی ئەوە الان مثلەن ئەوڕۆ ئەگەر ئێوە تماشای ئەو نامەی بەهارەی خانمی بەهارەی هدایەتکەی کە لە زیندانەوە نووسیەتی لە زیندانی کۆماری ئیسلامی و نووسیەتی نەوع مانیفستە باشە ئەمانەی کە لە دەرۆ هەرێکیانە ئەم هێزە ڕاستانە خۆیان کەن بە دەمڕاستی خەڵک واقعەن پایە ئیشماعیان لە ناو ئێرانە چەندێکە ئەو چەندێکی ئەو ژنانن ئەو جوانانن خۆ بەشێکی جارێ ئەوان خۆیان قەردارن بە خەڵک ئەگەر بەسەی سەڵتەنەت تەڵەبەکان بێ ئەوان بوونە هۆی ئەوەی کە کۆماری ئیسلامی هاتە سەرکار ئەوانن دەبێت جارێک معزەرەت خواهی بکەن ئەوانن تەنانەت ئێستا کە ڕۆژی ئازەربایجانە هێشتا نامان نووسن و ئیطلاعیە بڵاوەکەنەوە ئەو جەنایەتەی کە لە ئازەربایجان و کوردستانە کرا تەئید یەکەن دوای 43 ساڵ دوای 44 ساڵ لە کۆماری ئیسلامی ئەوەیە من پێم وایە ئەوانە شانسیان نییە بەڵام شانسەکە ئەوە نییە خەتەرەکە ئێمە نادیدەی بگرین ئەمە خەتەرە دەی ئەگەر ئەو ناتوانین بڵێن ئێوە بۆ کۆوە بنەوە ئێوە بۆ یەک ئەگرن ئێوە بۆچی هاوکاریەکەن ئێوە بۆ خەریکن ڕێبەر دروستەکەن دەی لەو لایشۆ هێزە چەپەکان هێزە پێشکەوت و خوازەکان چ لە کوردستان چ لە سەتای ئێرانە ئەمانیش دەبێ بۆ خۆیان خەریک بن نوعی ئێتلاف نوعی نزیکایەتی لەسەر ئیشتراکات دروست بکەن ئەمە پێم وایە دەبێ ئەو پارامترە لە بەرچاو بگری ئەو فاکتۆرە بەڵام ئەگەر هێزی چەپ هێزی پێشکەوت و خواز کە ئەو شۆڕشن ئەساسەن دروشمەکان و شعارەکانی شێوەی مبارزەکەی هی چەپە ئەو شۆڕشە ئەو هەموو جوانە ئەو هەموو ژنە ئەو هەموو گەنجە ئەو هەموو خەڵکی کوردستان خەڵکی بلوچستان کەمایەتیەکان ئەو هەموو ئەتیایەتی ئەمە لەگەڵ چەپ دێتەوە تا لەگەڵ سیستمێکی ڕاستە ئەوەیە کە خەتەر هەیە مەترسی هەیە بەڵام بەدیلەکەیشی هەیە ئەگەر خەڵک لەسەر ئیشتراکات کارکانە لەسەر اختلافات کاک جعفەر کاک محەممەد باسیەوەی کرد کە لایەنە ڕاستەکان چۆن خەریکن خۆیان سازمان دەدەن تەلاشەکانیان و هەمووی ئەوانەی کە بۆ خۆت بێت لێبوو با بینە سەر ئەرکی لایەنە سیاسیەکان لە کوردستان ڕێکخراوە جێکەوتووەکان حیزبە جێکەوتووەکان لە کوردستان بۆ ئەم سەر و بەندە دەبێت چ بکەن و دەبێت چ نەکەن بەوازەحی ئامە ڕای بۆ چوونی خۆتمان پێ بڵێ من پێم وایە ئەرچی ڕێکخراوە سیاسیەکان لە کوردستانە پێم وایە ئەرچێکی جیاوازیەوە کە خەڵک ئەرکە گەورەکەی بە ئەوە دەگرێتە ئەرچی ئەمانش گەورەترە بەڵام بە دەلیلی ئەوە کە بەشێکیان دوور و بەشێکیان بە دەلیلی ئەوە ناتوانن فعالیەتی علەنی بکەن خۆمانەزانن ناو جمهوری ئیسلامیدا ئەوانە ئەوەیە کە بە تەواوی توانانەوە و بە تایبەت ئەحزابێ کە معمونە لە کوردستانە بووە کۆمەڵە بووە حیزبی دموکرات بووە کۆمەڵی شۆڕژێر بووە یا ئەحزابێکی دیکە کە بەم تازە گیانە منزورم وایە دروست بوون یا ئەحزابێکی دیکە لەناوە بە وەسعەتێکی دیکە شاید علەنی نەبنەوەوانە ئەمانە وەزیفەی ئەوان ئەوەیە کە بتوانن سازماندەهی وەسیعتر بکرێ ینی پشتیوانی ئەو خەڵکە بکەن بۆ سازماندەهی زیاتری وەسیعتر بۆ ئەوەی لە کۆمەلگا لەم شرایەتە کە بەرەو پێش بەم وەسعەتە بگرێ کە جمهوری ئیسلامی دای سەپات بووە وەک گرتنی خەڵکەکان زیندانەکانی سیاسیەکان لەبەرەوە ئیعدام نەکردن و هێنانە ناو سەر ئەم شەقامەکان اعتسابات ئەبێت تەداومی بێنی بەم شتانە ئەتوانێت تەداوم پێبێ احتراسەرەوە نیەگەن لە خیابانەکان نەمای ئاخێزەکە خەوتنە بە نظری من اعتسابات ئەتوانێت تەداوم بدا تەداومێکی گەورەتر بدا بەو وەسعەتەی کە ئێستا لە ئێران و کوردستان شەیە ئەوانە حتا هەم بۆ ئێمە
ینی خەڵکی کورد هەم بۆ خەڵکەکانی دیکەی ئێرانیش ئەوەیە کە لێ براوانە پێش بگرێ بە بڕێشت کە جمهوری ئیسلامی ئەوێ بیکرێ مەزورم بە مبارزاتی مەدەنی کە ئێستا باسم کرد ینی تەواوی تقریبان ئەتوانم بڵم ئەم سکتۆر ئیجتماعیانەی کە هەن ینی بە وەسیعی سازمان دەهی بکەن لە هەموو بەشەکانە لە پیکرێکاری لە بەشی ئیدارات هەرچیان بەرامبەر بە یەک چیە لایەنەکان چۆن ئەبێ لەگەڵ یەکترین هەڵسوکەوت لایەنەکان حاڵی نەبوو لایەنەکان مەبەستم لەوەیە هاڵدەنگی و ئەو شتێک کە ئێستا خەڵک لایەن نەخوازێت بۆی کە هاڵدەنگیەک دروست بێت لە نێوان لایەنە سیاسیەکان دەبێت چ بکەن چۆن لەسەر ئەو شتانەی کە جەنابەت وەک زەرورەت هەبێ وەک کاری سازماندەهی هەڵوێستی هاوبەش زانم بەرامبەر بە کۆمەلگا بیکەن ئەمە نیازمەندی هاواهەنگی و هاودەنگیە کە لە ناو یەکترینە چۆن دەبێ ئەم شتە مهمە بەجێبێن من پێم وایە ئەگەر هەر حیزبێ هەر ڕێکخراوێکی سیاسی مەسئول دەست لە تاوانخوازی هەڵگرێ من ئێستا لێرە نەیەم بێم کۆمەڵی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیست باسیەوە بکەم نوێنەری خەڵکی کوردە چونکی نوێنەری خەڵکی کوردیە بۆیە من بەڕاشەکەوەڵم حیزبی دموکرات نوێنەری خەڵکی کورد نییە کۆمەڵی شۆڕژیان نوێنەری خەڵکی کوردیە ناتوانێت یعنی ئێمە بە هەمووشمانەوە ئێستا نوێنەری خەڵکی کوردی تەوای ئەحزاب کە وجودمانەیە ئەمەیە کە ئەبێ مەسئولانە کە قسە بکەین ئەمە پاوانخوازیە کە ئەگەر من بێم قسێکی وا بکەم هەر حیزبێک هەر کەسێک هەر جەریانێک ئەمە ناکرێت ئێمە جیاوازی ئەحزاب کە وجودیان هەیە بە چکۆلە و گەورەیانەوە هیچ کەس ناتوانێت بە تەنایی نمایندەجی خەڵکی کورد بکە خەڵکی کورد وەخۆی لە ناوەیە ئەوەی کە لەسەر شەقامەکانن ئەوەی کە شاید بە سەدان کەس من و ئەو ئیکس و ئیگریچیان خەمۆڵ نەبێت خەڵکی کوردەوانن خەڵکی کوردەوانە کە لە زیندانەکانی جمهوری ئیسلامیدان کە ئێستا ڕاوەستاون کە کەی ئەعدامەکرێت من پێم وایە خەڵکی کوردەمانن ناکرێت لەو ڕابطەدا ئەم پاوانخوازیە با حیزبێ ئێمە ئەگەر حیزبەکان بتوانین خۆمان ڕێخین پاوانخواز نەبین ئێستا حتا نییە ناڵم ئستراتێژیەکانمان بکەین بەیەکێ بەڵام لەسەر زۆر شت کە ئێستا نەوە پێش هاتووە ئەتوانین تەوافق بکەین بیبینە پێشین یعنی ئەحزابی کورد ئەتوانن پلتفۆرمێ بێنن نابێ من بڵێمەوە من ئەمەم دروست کرد بێت پێوەست من بە من کەس پێوەست نابێ بە من معلومە بێت بەیەکەوە شتێک بکەیت کە هەم خەڵکی کورد پێیان باش بێ هەم لەگەڵ ئەوانش ئەو ئێتلافە بکەیت یعنی ئەوە ئەبەی کە من باسیەکەم ئەبێت ئێتلاف لەگەڵ تەواوی خەڵکی کوردیش تر بە هەمومانەوە بەهینەکانی ناوە بەهینەکانی دەرەوە ئەوەختە ئەتوانین قسەیەکی ئاوا بکەیت ئەبین وەبە بە تەلەڤیزیۆنێکی خارجی ناتوانێت من بکا بە نمایندەی خەڵکی کورد نابێت ئەمانە ئەمە دەوری نەماوە ناکرێت ئێمە لە شرایطێکان کە احتیاجمان بە دەنجیە احتیاجمان بۆ جمهوری ئیسلامی دووبارە نێتەوە پێشێ خەریکی ئەم کارێن لێستاوە خەی ناکە خۆ خەڵکی باش بێت کە هەر ئێدعایکشمانێ بەڵام ئێستا خەڵکی کورد احتیاجی بە یەکدەنجی هەیە بە یەکدەنجی ئەحزاب هەیە لەبەر ئەوە ئەویش بتوانێت خۆی لەگەڵ ئەحزاب هەماهەنگ بکە ئەگەر ئاوا بێ من پێم وایە هەماهەنگی درەنگ پێک دێ وەک چۆن لە ئێران درەنگتر پێک دێ ئەقەرەن لە کوردستان بە زووتر پێچی بێنی چونکی لە ئێران ئەنوا و ئەقسام ئەحزاب هەیە کە وەسعەتەکە ئەوی قبوڵ شتەکانمان دیە لە دەرەوەی وڵات تەزاهوراتەکانمان دیوە چیان کردووە ئەحزابی ئێرانی بەڵام ئێمە ئەقەرەن خەڵکی کورد خاناخە ساڵهای ساڵ تەجروبە و هەموو شتێکمان هەیە لە هەموو مبارزاتێک کە تا ئێستا کردومانە لە مبارزاتی مەدەنی ئەوەڵەکانی جنبشی مقاومەتەوە بگرێت تا ئاگاتە مبارزەی مسەلحانەی دوایی تا ئاگاتە مبارزاتی مەدەنی ئەخیریش ئێمە ئەم تەجروبانەمان هەیە یعنی بەیەکەوە هەڵکردن بەیەکەوە بتوانین شت بکەین نە ئەوەی کە زیاتر بچینە سەر ئختلافات و پاوانخوازی هەر حیزبێک گەورەیە بەیانی ئەمە ڕێی خەڵکە بە ئێمە ئەڵێ چه حیزبێک گەورەیە چه حیزبێک گەورەیە چ تەمایلاتێ لە کۆمەلگا ئایا تەمایلاتی ئیسلامی لە کۆمەلگا سمعینێ بەرزەسەترە تەمایلاتی دموکراسی خوازی
تەمایلاتی ئەوەی کە خەڵک بتوانن بەیەکەوە باش هەڵبکەن یا ئەم وەسعەتی کەیسا ئێستا جمهوری ئیسلامی حتمما بەرەو شتێک ئەچێکە هەڵیبووی لە کوردستانە کە لێرە پیاکەکە حتا خەڵکی ئەوانەی مبارزەشەکەن بیانکەن بە ئیسلامی کە دژی خۆی جمهوری ئیسلامی لەما ناگەڕێ ئەمە بێ وریای ئەوانە بین بۆیە من پێم وایە ئەحزاب ئەبێ مەسئولانە حتا قسە بکەنەوە دۆ مەسئولانە بەرخۆر بکەن لەسەرەوە بەرخۆرد نەکەن ناتوانن ئەوە نایگرێ خەڵکی ئەگەر هەم ئێران و هەم خەڵکی کورد لەوە وشیاترن من چیاڵێم من پێم وایە خەڵک بە هەندمان وەرناگرێ کە من لە فکری خۆم و حیزبەکەی خۆما بم ئەوەیە کە ئەحزاب زۆرە برژەزانم بکە ئەو حیزبانەی کە زیاتر فعالیتیان کردووە لە دەوری 43 ساڵا معلومە چێت ئەوانەی کە کەمترش فعالیتیان کردووە بە هەر دەلیلێ معلومە و ئەمەیە هەمومان دەتوانن بەیەکۆ هەواهەنگیەک دروستکەین بۆ ئەوەی کە زیاتر لەلا هەم خەڵکیش لە دەرەوەی خۆمان حەسابان بۆ بکە هەتا لە ئەوروپاژاوە حەسابان بۆ ناکەن مەجامع ملی حەساب بۆ ناکەن من لێرە دانیشم ئەحزابێ وجودی ببێ مەسەلەن بڵێم ئەوە من هەم هیچێک دوای دەرەورێتە پرسێژای وانەی ترچی مەجبور دوای بڵم ئەرێ ئەوانی شەر بۆ خۆم نەیڵێم بۆ خۆم ئەو وەسعەتەی کە خەڵکی کورد ئێستا لە کوردستان ئێرا پیا خۆشە ئەو هەواهەنگیە لە بینی هەموو حیزبەکانە بێتتر بە چەپ و بەڕاستیەوە زۆر سپاس کاک محەممەد هەرچەند دوو دەقە و نیمان وەخت ماوە سوالێکی گرنگیش بوو نازام چەنەگەتوانی جۆرێکی لە ماوەیە کەمەیە بەڵام باس لە ڕێبەری ئەو کاک جەفەر باسی ئەرکی لایەنە سیاسیەکانێکی کرد ئەم ئەرکە بۆ هیدایەت و بۆدانی ڕاهنمود و بۆ ئەوەیە زۆر کەسیش پێیان وایە ڕاهبەرەکان لە جەریانی مقاومەت و لە درێژ لە تەداومی شۆڕەشە بۆ خۆی لەناو خۆیان دروستە بێت حەزەکەم هەم ڕای بۆ جەنابە لەسەرەوەی لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە کوردستان هەمووشی کە کێشەی ڕێبەری لەم شۆڕەشە چۆن چارەسەر بێت من پێم وایە لە درێژەی قسەکانی کاک جەعفەرە لە رابطە لەگەڵ کوردستانە هەرچی حیزبەکانی کوردستان حیزبە سەرەکیەکانی کوردستان پێکەوە زیاتر هاوکاریکەن نزیکایەتیکەین و کارەکانیان هەماهەنگکەنەوەوانە بە قازانجی خۆشیان و بە قازانجی خەڵکی کوردستانیشە و هەرچیەک بە تەنها بیکەن هەم خۆیان زەرری لێەکەن لە دەرەجەی یەکا و هەم خەڵکیش زەرری لێەکە و خەڵکیش لیان قبول ناکەنەوەوانە الآن دەورەی ئیتلافە دەورەی هاوکاریە دەورەی نزیکایەتیە و ئەو خەڵکە لە شەقامە جیا لە هەر جیاوازیەکە هەیەە بەیەکەوە هوکاراکە یعنی ئەو خەڵکە خۆگرایشاتی سیاسی جۆریان هەیە بەڵام پێکەوە قەباتەکەن ئەوە تەنها شتەیەکیش کە حزبەکان ئەبێ سەرنجی بن و ئەحیانە لی فێر بنەوەوانە ئەوەیە بابێن بەیەکۆ کارکەن چون بەیەکەوە هەم جوانترن هەم بەهێزترن هەم تەسیریان زیاترە بێ بەڵام دەڕاتە لەگەڵ مەسلەی ڕێبەریە ئەمن پێم وایە ئەو شۆڕشە ڕێبەری هەیە بەڵام ڕێبەریەکی سەراسەری ناسراوتۆ بڵێ 1 2 3 4 یا ئەم شخصیەتانەیە نییە ینی ئەو خەباتە ئەو کارانە بە بێڕێبەر ناچێتە پێشێ هەموو کەسێکە زانێ ئەگە کارێکی چکۆلەیشی بەڕێوە بردوێ نەوعی هەماهەنگی نەوعی کار ئاسانی نەوعی پەیوەندی هەیەوانە لە ناو شارەکانە ئەلان بەخۆشیەوە ئەو سوشیال میدیا و ئیمکانەی داوە ئەو هەماهەنگیە بێ بەڵام بلەخەرە کەسانێک هەن کە فکرە ئەوەڵەکە گەڵاڵاکەن کەسانێک هەن کە کارەکە کە دروشمەکان کە شعارەکان کە هاتوچووەکان کەی بێنە دەرەوە کەی بگەڕێنەوە هەموو ئەوانە لە درێژەی خۆشیە هینەکە کاک ئاکۆگیان بورە ئێستا زۆر کەس ئەو قساکەن کە ڕێبەری بە شێوەی کلاسیکیش زۆر جێگەی قسەیە ئایا ئەبێ هەروە بێ چون ئەو کۆمەلگا ئەگەر ئەوە فرەچەشنە و هیچ لایەکیش ئەکسەریەتی نییە هیچ لایەک ناتوانێت ڕێبەری کا بە تەنهایی ئەم باسە گرنگە بۆ ئەم باسە گرنگە حتمما دێمەوەلات هاوڕێیان مەڵەن کات بە تەوری قەتی تەواو بووە من 5 قەشم زیایی وەرگرت ئەم باسی ڕێبەریکردن حتمما لە بەرنامەیەکی تر پێکۆداریشی قسە لەسەرەکەین و ئەمەش تاوەجوەکەین سپاس بۆ هەردوو بەڕێز کاک جعفەری ئەمیرزادە و کاک محەممەدی خاکی سپاس بۆی کە دووبارە قبوڵی زەحمەتان کردو لەم بەرنامە بەشدار بوون
سپاس بۆ هەردوو لا بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی پێشکەشتان کرا و توێژێک بوو لەگەڵ دوو بەڕێز جەفەری میرزادە و کاک محەممەدی خاکی تێکۆشێری دێرین و هەڵسوڕایی سیاسی و تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر بە کامرانی تا ئەسفێرم بژین بە شادی مافی مرۆڤ هێڵی سوورە بەهاکانی بێسنوورە مافی مرۆڤ هێڵی سوورە بەهاکانی بێسنوورە گول لە ئازادی نابڕێ نانای بڕێ نانای بڕێ زایەوەی گەل کف ناکرێ کف ناکرێ کف ناکرێ ئێمە هاواری وڵاتین زەنگی کاروانی خەباتین ڕاپەڕینی نیشت